ناکرێ و ناشێ و نابێ. باوکمان خزمەتکاری باوکیان و خۆمان خزمەتکاری خۆیان و مناڵەکانیشمان خزمەتکاری مناڵەکانیان بێ. بڕیارەکانی دادگا ماون، ئیستیبدالەکە ماوە، هەموو پارەکانی ماوە، ئەوە بەڵام ئەچین بۆ دادگا، بەس ئەبێ هەموو سەرکردەکانی کورد بێن بۆ دادگا، چونکە هەموو پارێزەرە بەڕێزەکان زۆر داوایان کردووە کە دیفاع لە منەکەن. من هاچی مڵک و ماڵم هەیە دەم بە میلەتەکەم، ئەگەر هی میلەتەکەم بوو بە دوقات، بەڵام با ئەوانیش ملیاردەکان سەدان خان و سەدان پرۆژە بێنەوە بۆ میلەت. ئەو کاتە دادگا دێ منیش قسەی خۆمەکەم، بەڵام ئەوان پەشیمان نەبنەوە، منیش پەشیمان نابمەوە. لە شەرقی ئەوسەد بە گشتی وایە تا لەگەڵی بیت پیاوی چاکیت و بێعەیبیت و ئەوانە کە بۆ چوونت جیاواز بوو خائینیت و هەموو تۆهمەتەکانی تر. ئەمە یەک دووهەم ئەوە چاوپێکەوتنەکانی من، ئەوە وتارەکانی من لە ڕاپەڕینەوە لە نەوەتویەکەوە من هەمان ڕیتم و هەمان بۆچوون و هەمان ڕەخنەگری دڵسۆزانم هەیە. بەڵام کاتێک کە ڕەخنا ئیتر نامێنێ، ڕێ نامێنێ، شت نامێنێ، تۆ بە ڕێگای تر دەریە بڕی. کاتێ شانە و ڕێکخستن و سیستمی حیزبی و پەیڕە و پرۆگرام لە حیزبەکانە نامێنێ، ئەندامانی حیزبەکان مەجبورن بۆ گەلەکەیان قساکەن.